هەڵوێستمانە بەرامبەر بەرتەسکردنەوەی ئازادی ڕۆژنامەنووسی لەم هەرێمە و هێرشکردنە سەر کەناڵەکانی ڕاگەیاندن و پەیامنێرانی کەناڵەکان. ئێمە سەندیکای نیشتیمانی ڕۆژنامەنووسانی عێراق، کۆمەڵەی بەرگری لە ئازادی ڕۆژنامەگەری لە عێراق، ڕوانگەی ئازادیە ڕۆژنامەوانیەکانی عێراق، خانەی میدیای عێراقی، سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لە سلێمانی و سەنتەری میترۆ بۆ داکۆکی لە مافی ڕۆژنامەنووسان ڕای دەگەیەنین. بە توندی هەموو ئەو هێرش و یاساشکێنیە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان و دامەزراوەکانیان ئیدانە دەکەین. داواش لە دامەزراوە ڕسمیەکانی هەرێمی کوردستان دەکەین ئەو دەست درێژیانە دەست بەجێ ڕابگرێت و هێرشبەران و هاندەرانیان بدەنە دادگا.